چەند مانگێک بە سەردەستپێکی وەرزی نوێی خوێندنی زانکۆ و پەیمانگاکان لە هەرێمی کوردستان تێپەڕیوە، بەڵام تا ئێستا قوتابیان دەرماڵەیان وەرنەگرتووە. قوتابیان داواکارن ئەو مافە سەرەتاییە کە هەرچی حکوومەتە پێیان بدات لێیان زەوت نەکرێ و خۆیان دەڵێن ئەو ڕەپارەیە هەرچەندە کەمیشە لانیکەم خەمی هاتوچۆ و کە لێنێکیان بۆ پڕ دەکاتەوە. قوتابی هەرچەند ئەگەر باردۆخی دارایشی بێت بەڵام پێویستی بەو دەرماڵە هەیە، بە تایبەتی ئەو قوتابیانی کە لە دەرەوەی شارن لە بەشە نێوخۆیەکان دەبینێن و بەنە لە شارێکی وەکو هەولێر کە باردۆخ تێیدا قورسە، ینی لە ڕووی داراییەوە، قوتابێکە لە سۆرانەوە یان لە سلێمانیەوە یاخود لە دوهۆکەوە دێت لێرە دەژێت، بێگومان پێویستی بە بڕێک پارەی زۆر هەیە. هەر ئەو بڕە پارەی کە خەرج دەکرێت ڕەنگە تەنها بەشی هاتون و چوونی بکاتن. دەرماڵە مافەش سەرەتایی پێویستە قوتابیەکە هەرکە لەسەر شان حکوومەت بۆ قوتابیان دابین بکە، بەتایبەت لەم سەردەما، چونکە لەو سەردەما زۆرینەی خوێندکاران بێکارنەوە، زۆرینەی خوێندکاران دایک و باوکیان دەرامەتێکی وایە نییە، بۆیە ئێمە داواکان لە حکوومەت کە ئەم ئەرکەی سەر شانە خۆی بە ئێمە ڕاوا ببینێ و بۆمان داویم بکە. طبعاً ئەرکە لەسەر حکوومەت بارگرانی چی واژ نییە لەسەر حکوومەت، بەڵام بۆ ئێمە لەوانەیە کە لێنێکی زۆر پڕکاتەوە. لەبارەی خرجنەکردنی دەرماڵی قوتابیان، مامۆستایەکی زانکۆی سڵاحەدین داوای قوتابیان بەڕاوا دەبینێت و حکوومەت بە کەمتەرخەم دەزانێت بەوەی کە پشتیوانی مادی قوتابیان ناکات. باسیشی لەوە کرد بەشێکی قوتابیان باری داراییان بە ڕادەی خراپە، مامۆستایان هاوکاریان کردووە و کۆمەکیان بۆ کۆ کردووەتەوە. من وەکو مامۆستایەکی زانکۆ داواکان لە 100% بەڕەوا ئەبینم و داواکان بە مافێکی شەرعی خۆی ئەبینم. 60,000 یان لەوە زیاتر لەوە کەمتر هیچ ینی زۆر کەمە بۆ قوتابیەک کە ماوەی مانگێک ئەو لەوانەیە چەند بەرابەری ئەوە هەر مەلزەمە ناچار بێ کۆپی بکە. لە وڵاتی ئێمەیە کە خوێندن مەلزەمەیە، لەوانەیە مەسەلەن لە بەشناوخۆیەکان بمێنێتەوە ماڵی لە شوێنێکی دوورە دەست بێ هەر بەشی هاتوچۆکەشی نەکا. ینی من پێم وایە داواکەیان پێویستە سەقفی داواکارەکەشیان بەرزکەنەوە، پێویستە هەر هەمومان پشتیوانیان بین لەوەی کە بتوانن لەو دۆخەیە گرنگی بە خوێندن بگەن. ئەم دۆخە کە خوێندن دوای 4 ساڵ خوێندنیش دانامەزرێن، قوتابیەک ئامادە بێبێ بخوێنێ، داوای دەرماڵەیەکی سادەی خۆی بکە، بە دڵنیایەوە ئەبێ هەمومان سەپۆرتیان بکەن، پشتیوانیان بکەین. ماوەیەکە قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان بۆ بەدەستێنانی مافەداراییەکانیان کە خۆی لە دەرماڵە دەبینێتەوە لە بەشێک لە ناوچەکانی کوردستان بایکۆتی داوامیان کردووە و خۆپیشاندان ئەنجام دەدەن. بەڵام ئەوەی جێی سەرنجە حکوومەت هیچ وەڵامێکی داواکاری ئەو توێژە گرنگەی کۆمەلگا ناداتەوە، بەڵکو هێز ئەمنیەکان بە توندوتیژی دەیانەوێت کۆتایی بەو ناڕەزایەتیانە بهێنن. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.